قوارەی هەرێمیش لاواز دەکات کە ڕاستە خۆم و چێ بدرێ قوارەی هەرێم کاک حەکیم کاتێک لاواز بووە کە 32 ساڵ حکومڕانیەکی هێندە ناشرینی تیا کراوە داهاتەکەی کووە سندوقی خانەنشینیەکەی کووە پاشەکەوتەکەی کووە لەسەر پێخۆستانەکەی کووە کارگەکانی کووە ئازادی و دیموکراسی و ئیدعای پاراستنی مافی مرۆڤەکەی کووە ئێمە لە پێش عێراق و ڕژێمی لە ناوچوی بەعسەوە حکوومەت بووین و پەرلەمانمان هەبووە کوا پەرلەمانەکەمان کوا ئەنجومەنی پارێزگاکانمان کوا ئەنجومەنی قەزاکەمان کە عێراقێکی تائیفی پڕ لە میلیشیا پڕ لە بێخزمەت گوزاری بەڵام پارەیەکی زۆریان پێ موچە لە کاتی خۆیدن بتاقەی تەموینی و بەشە خۆراک لە کاتی خۆی سوتەمەنی باشە سوتەمەنیان بە سیعری مەدعومە لەگەڵ ئەوە قەزایەکی هەیە بە هەموو تەداخولاتێکەوە ئەتوانی بڵێ ئەمە ئەنجومەنێکی دادوەریە بە هەموو تەدەخول و دەست لە پشدانێکیش هێشتا قەرار دەرەکە گەندەڵ دادگاییەکە وەزیر محاسەبەکە پەرلەمانێکی هەیە بە هەموو ئەو محاسەسە و پێکهاتە و ئیتفاقاتەوە بەڵام وەزیر بانگەکە لێپرسینەوە ئەکا بە دوواداچوونەکە ئێمە چیمان ماوە کوا پەرلەمانی کوردستان کوا ئەنجومەنی پارێزگا ڕۆژێک توانی بێتی مدیرێکی دائیرەیەک لە ئەم چوار پارێزگایە محاسەبە بکە